سڵاوی خوای گەورەتان لێبێ. خواردن تەنها پڕکنەوەی پێداویستی جەستە نیە بەڵکو تام و چێژیشە. یەکێک لەو خواردنانەی ئەتوانم بڵێم هەر بۆنەکەی پێش تامەکەی ڕاتەکێشێت و بانگت دەکا بۆ خواردنی کەبابە و ئەڵێن ئەگەر هاتیتە سلێمانی ئەوە بێشک و بێگومان یەک جاریش بێ کەباب تاقی بکەرەوە و تامی کەبابی سلێمانی بکە. لەبەرەوەی بەشێکە لە کولتور و یادەوەری ئێمە ئەمڕۆ هاتوونەتە لای وەستایەکی بە ئەزمون کەبابچیەکی بە ئەزمون کە ساڵانێکە لە بواری کەبابە کار دەکا و ئەو ئەزمونە بۆ ئێوە دەگوازینەوە لەگەڵ بێت. سلام علیکم. کالی سڵاو لێبێ خۆشحاڵ بووم سەلامەتی. ئەمڕۆکو یەکێک لە کەبابچیە بە ئەزمونەکان هاتوونەتە لای بەڕێزت جا پێم بڵێمە لە باو باپیرانەوە بۆت ماوەتەوە یان لە کێکەوە خەریکی ئەم کارێ. زۆر بەڕێزن یاخوا بەخێر بێن سەر چاو و سەرسەرم سپاس بۆ کەناڵی پەیام و بۆ ئوستافە جوانە مەمنون بۆ ئەو بەسەرکردنەوە بۆ ئەو دەرفەتە یاخوا بەخێر بێن سەر چاو و سەرسەرم. من ناوم وەستا عەلیە خەڵکی هەڵەبجەم بە ئەسڵ ئێستا دانیشتووی سلێمانیم 35 ساڵێک 36 ساڵێکە بێ من چوومەتە ناو ئیشی کەبابەوە لە بەغایەکێ لە کەبابخانە گەورەکانی بەغا بە ناوی کەباب سلێمانی بە ئیدارەکە کە عەلیی من بوو و 6 ساڵی شاهاتوونەتەوە لە سلێمانی کەباب عەلی ئەلحەمدولیلا بەشی خۆمان ناومان هەیە و نەوەڵام من باوەپیرانم کەبابچی نەبوون هەر خۆم قەدەر وا بوو. بەڵێ جیاوازی کارکردن هەیە تۆ لە بەها کارت کردو و ئێستا لە شاری سلێمانی؟ بڵێ بەتاکید هەر شارە و لە هەر ئیشێکە ئەتوانم بڵێم ستایلی خۆی هەیە، شێوازی کەباب دروستکردنی خۆی هەیە، شێوازی ئیدارەدانی خۆی هەیە. سلێمانی یەکێکە لەو شارانەی کە زۆر حساسە و زۆر شارەزان بەڕاستی لە هەموو شتێکا پێشەنگن بەتاکید زۆر شارەزان لە کەباب خواردن و لە ناسینی کەبابی باش و خراپ و جیاکردنەوە. سلێمانی زۆر حساسە ئەبێ زۆر بەوریاییترەوە. بەغا من زۆر ئیشم تیا کردووە ئەتوانم بڵێم بەغاش هەروایە خواردن ناسن بەڵام فەرقی زۆر لەگەڵ سلێمانیە. وەستالی ئێمە زیاتر باس لە کەباب بکەین بەڵام با بچینە شوێنی کارەکەت لە خزمەتانە فەرموون. جاوەستا پێمان بڵێ نهێنی کەبابچیەکان چییە؟ بۆچی کەبابەکەیان ئەو نەخۆش دەرەچێت و خەڵک وەکوێ بۆی دەرناچێت؟ بەڵێ وەڵڵاهی جاخۆ هەر شتە و هەر ئیشە و بەشی خۆی لێزانینی حتمەن ئەوێت، بەڵام کەباب دروستکردن بەڕاستی من لە زۆر شوێن وتومە زۆر علمی گەورەیتیانە مهم ئەوەیە گۆشتەکەت گۆشتێکی باش بێت. چ گۆشتێک هەڵەبژێرن ئێوە بۆ کەباب؟ وەڵا گۆشتی ئێمە گۆشتی حیوانی خۆمان گۆشتی عێراقی بەکارهێنین، گۆشتی فرێش زیاتر تەرکیزمان لەسەر بەرخ و کاوڕ و گۆرەکەیە. کاتەوە سەرەکیە لە دروستکردنی کەباب ئەو زۆر سەرەکیە هەڵبژاردننی گۆشتەکە و دروستکردنی قیمەکە. باش هەندێک کەسێ ئەڵێ پێویستە کاشتی تێکەڵکەی ئێوە هیچی تێکەڵەکەن ئەم کەبابە ئەو گۆشتێک کە نەخێرنەوەڵا ڕاستەکەی زۆر کەس ئەڵێ مەسەلەن فڵانشی تێکەڵکە و ئەمانە. بەڕێی من ئەوە نزیکەی 35-36 ساڵە من لە ناو کەباب و گۆشتام قیمە دروستکردن تەنیا وەکم عەرزم کردی گۆشتی باش بێ، گۆشتی ناسک بێ،
خوی پیا ئەکەین ئێمە و 4 پل تەماتی دێن و ئەیکەین بە قیمە بە بەرچاوی خەڵکەوە. باش هەندێک کەسی هەر بە شیشەکە و بۆی ناوەستێ ئەمەش هەر لێزانینی ئەوێ یانەوەش سەر جۆری بەتاکید هەر وەکو چۆن سیاقەتێک سیارە ئەدەی بەدەستی کەسێکەوە سوکانەکەی بۆ ناگیە لەبەرەوە فێر نەبووە. بەتاکید ممارەسەکردنە ئەنا ئەوە مهم نییە ئەوە مهم نییە بەس ممارەسەکردنە تا زیاتر شیش بکەی زیاتر فێرە بیت. ئەو کەبابەی کە من عرضم کردی شەوازی دروستکردنەکەی گۆشتی بەرخ و کاوڕ و کەمێکیش گۆشتی گوێرەکە یا سەردەسی بەرخەکە خۆی لەگەڵ دووگە ئەو تۆزێ لێزانینی ئەوێت تەوازونێک پیاکەی چەندێ دووگ بێت چەندێک گۆشت بێت چەندێک مەسەنەن لەبە بێت کە ئەم پێک هاتەیە دروستکرد کەمێ ناسکە کەباب ناسکە زۆر فعلە ناوەستێ بە شیشەوە ئەبێ تۆزێ ممارەسەی بکەی وەستابیت. خۆتان بێزار نەبوون لە کەباب خواردن؟ نا بەعکسەوە باوەڕکە مبالەغە ناکەم بڵێم من هەموو ڕۆژێ بڵێم کەبابە خۆم مبالەغە نییە لانیکەم من تێستی کەبابەکەم یعنی قیمە ئەەکەین خۆمان تێستی نەکەین و نەیخۆی نادێن بە خەڵک. باشە ئێوە کار لەسەر خواردنی برژاوەکەن بەڵام کەباب سەرەکیە جگەل لە کەباب چی ترتان هەیە؟ طبعا من تەرکیز و اختصاصم لەسەر ئیشەکەی خۆم تەرکیزم لەسەر کەبابە لەبەرەوە من وەکو عرضم کردی نزیکەی 35 ساڵە من لەسەر ئیشی کەبابم حەزەکەیشم وا بۆ یعنی وەکو بڵێ زۆر حەز و ئارەزوم بۆ ئیشی کەبابەیە لەوە چێ پەیوەندی بەوە بێ کە من لە مناڵێەوە فێری ئیشی کەباب بووم. ئەجینا من شوێنم هەیە مەطعامەکەم جەنابتان بینیتان زۆر جار سەحا پێ مەڵێن بۆ نایکەی بە ڕستوران شوێنەکەت هەڵەگرێ بەڕاستی من ئیشەکەی خۆم ئیشی کەبابە حەزەکەم زۆر تەرکیزم لەسەر کەباب بێ لەبەرەوە کەباب عەلی حەزەکەم بڕۆ هەروە هاتووە حەزەکەم بە کەباب بڕۆ. هاڵدەی ئەو گۆشتی هەڵێبژێرن کاریگەری چێ لەسەر کەباب بکەن؟ هەر زۆر کاریگەریە وەکو عرضم کردی گۆشت بڕگەی سەرەکی ئیشەکەی کەبابە ئەبێ تازە بێت ئەبێ ناسک بێ گۆشتی فرێش بێ گۆشتی تازە بێ گۆشت مایەوە لە سەلابا لە سەلاهای وایە ئەڵێ لە مجەمیدا هەڵم گوتۆ نا ئێمە ڕۆژانە گۆشتی خۆمان وایە نین تەسفیکەین باوەڕکە ڕۆژی وا هەیە سعات 8:30 ئێمە مشتریمان هاتووە 8:30 شەو کەبابمان تەواو بووە یعنی گۆشتی تازە ڕەونەقێکی تریەیە تۆ ئیسە سەیری ئەو قیمەیە ئێمە بکە هەموو کەسێ نەشارەزاش بێ ئەتوانێەوە ساعمەر ئەگەر ئیجازەمان بە یعنی هەموو کەس دەزانێ ئەو قیمەیە گۆشتێکی ئاڵ گۆشتێکی ڕەونەقدار هی ئەوەیە کە تازەیە هەر ئەو قیمەیە یا گۆشتەکەی ئەگەر بیێلیتەوە لە بەڕادی شایە لە مجەمیدەشا داینەی تا بەیانی بێلیتەوە ڕەنگەکەی فەرقەکە تامیشی فەرقەکە کاتە هەر ئەتوێن بڵێن فرێشە ئەوها ئێوە لە قیمە ئەبێ قیمەکەی زۆر ورد بێ جا ئەوانە کۆمەڵێ فەنیاتی ئیشە بەڵام من بەجەناب دەڵێم هەر کەسە و ڕێیکی هەیە لە مەوزوعی قیمەکردنا بەڵام من وەکو ڕێی خۆم بە تەجروبەی خۆم ئەو چەند ساڵە قیمەی کەباب کەمێ زبر بێ باشە کەمێ زبر بێ باشە زۆریش نا بەڵام کەمێ زبر بێت قیمەی کەباب وە کەباب زۆر سادە بێت جگەل لە خوێ هیچی لێ نادێن ئێمە یەک شتی تریش هەیە پاکتەمیزیە لە خوانێکی توێ خۆی هەندێک کەسەیە دڵیانیە لە خوانێکی خوا لە دەرەوە ئێوە تا چەند لەم لایەنە شەو گرنگیتان بە پاکتەمیزیدا و بە ویژدانە ئەو شتە پێشکەشی و خەڵکە پێم پێ زۆر احتیمام بە پاکوتەمیزی ئەدەین زۆر ئەبێ احتیمام بە پاکوتەمیزی بدەین چونکە خواردن پەیوەندی ڕاستەوخۆی بە ڕۆحی ئینسانەوەیە خواردن جلوبەر یەک نییە من لە بەریکەم تۆ لە بەریکەی کابرا ئەی خوات یعنی کەبابەکەی من بلێ تەماتە چوزانم ئەوەندە مهمە پەیوەندی بە پاکوتەمیزی و هەیە توانم بڵێم یەکێکی تر لە بڕگە هەرە سەرەکیەکان ئەوەیە کە ئەبێ پاکوتەمیز بیت ئەگەر باسی شتەکانی ترکین جگەل لە کەباب چی تر پێشکەشەکان لە برژاوە والله ئێمە طبعا کەباب لە ڕاستیە بڵێ ئێمە کەباب خانین بەس ئەبێ کۆمەڵێ برژاومانە بێ ئێمە گۆشتمانەیە لە ڕانی بەرخ ئێمە گۆشت دروستەکەین جگەری بەرخمانەیە جگەری ناسکی بەرخمانەیەمە جگەری بەرخ بەکارێنین چونکە منۆکو عرضم کردی زۆر تەکیدم لەسەر بەرخ و کاوڕەیە
ماسیمان هەیە ماسی فرێشی کار بەکارەهێنین بە شێوازێکی جوان تەخمیرەی ئەەکەین دڵ و گورچیلەی بەرخمانەیە باڵی مریشک و سنگی مریشکی خۆشەکراومانەیە تاڵی حەزی لە کەبابەکە نەبێ ئەتوان لەمانەی کرد بەڵێ بەتاکیدی وایە کەباب خواستی کەبابەکەی لەسرە نا کەمترە خواستەکەی بەڵام بەڕاستی خواستی زۆری لەسرە بەڕێوەبردننی کەبابخانەیەک تایبەتمەندی چییە؟ حەز زۆر زەحمەتە زەحمەتە پرسیارێکی یەکجار دقیقە پرسیارێکی زۆر باشە کەم کەسم پرسیارەکە ئێمە باسی خواردن ئەەکەین بەڕاستی حتا ئێوارە گۆشتی باش بێنی هەتا ئێوارە شتی باش بێنی ئەگەر شێوازی دروستکردنی و هەتا ئێوارە باش دروستی بکەی شێوازی پێشکەشکردنەکەیشی ویدارەدانەکەیشی ئەکێکە لە خاڵە هەرە گرنگە نەزان چی وەنیاخان بەڕێوەبردن و ئیدارەدانی هەر پرۆژەیەک هەر دوکانێک هەر ئیشێک هەر کارێک گرنگی خۆی هەیە بەس من وە ئەزانم خواردنگە و مەطعەم و خواردەمەنی یەکێکە لە ئیشە هەرە سەخت و ناڕەحەتەکان بۆ وەکو عەرزم کردی پەیوەندی ڕاستە و خۆی بە حیاتی ئینسانەوەیە تۆ ئەبێ مشتری کە دێتە ژوورەوە باوەڕکە لە بەردەم دەرگاوی مەطعەمەکەی منەوە ئەبێ فەزایەکی زۆر تایبەت هەبێ جامخانەکەت پاک بێ ئەبێ هاتە ناو کەش و هەواوە کەش و باوەڕکە تۆنیت بۆ یاخی ئەو دیوارانە تەسیرەکە ئەبێ دڵی بکاتەوە نە ئەوەنە تۆخ بێ نە ئەوەنە کاڵ بێ ئەبێ پاک و تەمیزیەکەی یەکجار یعنی زۆر پاک و تەمیز بێ ئەبێ کە ڕۆژ دەستی شت زۆر شوێنێکی پاک و تەمیز ببینێ ئەمە هێشتا دانەنیشتووە ئیدارەدانی مەطعەم پاکێجێکە بەیەکەوە چەند خاڵێکە وەکو عەرزم کردی پاک و تەمیزی ئەخلاق و خۆڕەوشتی پێشوازیکردن لە مشتری ئەو مشتری لە دەرەوە دنیایەک سەرقاڵی لە مێشکایەتی هاتووە لای ئێمە دانیشە نانێ بخوا ئەبێ دڵی بکەینەوە ئەبێ مەطعەمەکەی من ستافە بەڕێزەکەی من ئێمە خۆمان خواردنەکەمان وا بکە مشتری لەزەت بەرێت لەو چەند ساتی لای ئێمە دانیشێ باشە هەیە لەبەرەوە مامەڵە خۆشە هات بێتەوە بەلاتان و بەتایبەتی باسیەوەی کردبێت ئەبێ مشتریە بەڕێزەکان ئەو شایەتێ بدەن بەڵام پرسیارەکەت کردێت ئەلحەمدوللیلا فیدباکمان کە بۆ دێتەوە ومێدەکەم ئینشاءالله واین و مشتری تا ڕادەیەکی باش ڕازیە لێمە وەستا تا چەندێک گرنگە لەگەڵ ئەوەی کە باست کرد دابینکردنی هەلی کار بۆ کۆمەڵە گەنج کە لەگەڵ تۆیە ئیشەکەن ئەمە تا چەندێک بۆ خۆی گرنگە هەر زۆر گرنگە ئەویش بۆ لەبەرەوە من بە تەنیا هیچم پێ ناکرێ من یەک کەسم ئێمە ئێستا 15 کەسین من یەکدانم لە 15 کەس یعنی ئەگەر ئەم ستافە بەڕێزە نەبێت کە من دەستخۆشی لە یەک بەیەکیانەکەم ڕێز و سڵاو و حرمەت و دەستخۆشیم بۆ یەک بەیەکی هاوکارەکانم هەیە لە کەبابچیەکەمەوە هەتا قاپشۆرەکەم هەتا نانەواکەم هەتا شاگردەکان تا ئەو ستافەی دیارە و دیار نییە کۆمەڵی خەڵکمان لە مەطبەخی شەکا دیار نییە ئەمانە جوندی مەجهولیان پێوترێ ئەگەر ئەمانە هەمووی بە یەکەوە وەکو تیمێک نەبین ئەم ناوە پارێزگاری لێ ناکرێ من بە تەنیا هیچم پێ ناکرێ بۆیە دەستخۆشی ئەەکەم لە یەک بەیەکیان لە بەغا مەطعەممان هەبووە تا ئێرە هەر کەسێک ڕۆژێک ئیشی لەگەڵ ئێمە کردووە من حرمەتم بۆیانەیە چونکە ناوەکە و شۆهرەتەکەی هەمومانی من نییە بە تەنیا جاڵت تایبەتمەندی کەبابچیەکانەوەی هەمیشە مشتری تایبەتی خۆیانیان هەیە لای ئێوە شوایە بەم شێوازێ ڕاستە بەڵێ من چەند جار مشتریم شاهیدی ئەوەدا ئەڵێ ئەگەر بە دوومان کەباب نەخۆم کەباب ناخۆم تانێمە لایەوە فێری کەبابەکەی ئێمە بووە من ناڵێم کەبابی کەژ نییە سلێمانی کەبابی خۆشی زۆر تایە هەڵەبجە شارە زۆر کوردستانی خۆمان کەبابی خۆشی زۆر تایە بەس ئێمە هەوڵمان داوە ئینشاءالله لە ڕیزی زۆر خۆشەکان نابێت کەبابەکەمان زۆر باشە ئەوەی کە گرنگە لێرەوە باسی بکەین هیچ ڕووداوی ڕوویا لەگەڵ مشتریە لە بینینەکەی یان ڕووداوی سەخت و ناخۆش من نەبوو لە خوا بەزابێت لەبەرەوە من ئەتوانم بڵێم ئەوەش فەزلی خوایە یەکێک لە نیعمەتەکانی کە پێی بەخشیوین ئەتوانم بڵێم سەدانەوە و پوی دنەی مشتریەکانم هەمووی خەڵکی بەڕەوشت و هەمووی خەڵکی بە ئەخلاق و هەمووی خەڵکی ینی بە شوێن خواردنی خۆش ئاگەڕێ وەڵا شتێکت بیرێ نامەوە بابی دیێرمەوە مشتریمانەیە لە بەرزاییەکان زۆر زەختمان لەسەر بوو عادەتەن ئێمە 2 ساعات 3 ساعتی نیوەڕۆ و 2 ساعتی ئێوارە زەختێکی عجایبمان لەسەرە ماشاءالله تومەزمەکە سەفەریەکان بۆ ڕۆشتووە نان و ئەوانە ڕۆشتووە بەس کەباب نەڕۆشتووە کە زۆر تاکیدی کردەوە کە وەستا عەلی میوانم هەیە بە قوربانە فڵان لەوەیە و زۆر وریای بن جا قەدەری خوا ئەوەی زۆر تەرکیزی کرد باش دەرناچێت زۆر تەرکیزی کرد خواردنمان بۆ نات لە قەرەباڵخیان زۆر قەرەباڵخی بوو
وەڵام فترێکی پێش و تەلەفۆنی کرەوتی دەستێ خۆش بێوەسە عەلی نانی نردۆمەکە تەماتە سوکەینەوە پێ کاتە کەبابەکە نەڕۆیشتە بوو کەباب نەڕۆشتی ئارەوەڵا دوای بە پەلەپەل فریامان بەڵام گرگێت عیستان بۆ کردن زۆر بە تاعیزی تعویزمان بۆ کردەوە خێرا فریای کەوتین و ئەویش بە تەبیعی وەریگە چونکە ئەیزانی حاڵی ئێمە قەرەباڵشیمان زۆر لەسەرە. دەسەکانە خۆش بۆ میوانداریە جوانە جا ئێستادام کەبابە بۆبان کردوین جابزین تام و چێژی کەبابەکە چۆنە یاخوادیان بێ ئینشاءالله بەدڵێ بێت نانتاسەنە گرنگە گەرم بێ ئەوە یەکێک ئەمیست ئەوە پێ بڵێم زۆر جار ئێمە نانمان دوای کەباب داهێنین لەبەرەوە بەڕاستی کەباب و برژاوی عنی نانی گەرم ئێمە تەنووری خۆمان هەیە ئەگەر کەباب ڕاستە خۆنانەکەش لەگەڵ کەباب ئەچێتە سەر ئاگر اینجا نان لێیە یعنی ئەوە یاسای ئێمەیە کەبابەکە چێتە سەر ئاگر اینجا نان لێیە جا تێستی کەباب هۆنیاخان هەم بۆ بەڕێستیش و بۆ ئەو بەڕێزانش کە ئامان بینن ڕەنگ بۆن و تام ڕەنگ ئێستا ڕەنگی ئەو کەبابە زۆر کاڵەیان زۆر سوتاوە زۆر شارەزای تۆش ماشەڵڵا بەشی وەت کەباب خۆیت پێم وتی سلێمانی ماشەڵڵاتان لێ مەڵە بژێن بەس ماشەڵڵاتان لێ بە سلێمانی زۆر شارەزات ڕەنگی کەباب کەباب نابێ ڕەش و زۆر بۆر و ناشرین بێ کەباب نابێ زۆر سپی بێ بەس ئاردوو کەپەکوولانە ئەوانە ئەو کەبابە کەبابە بێت دەنوکی کەو بێت کاتێکە برژاندا کە دەسیلی کەباب خۆی هاوارەکە ناوی کەباب ڕەنگی کەباب بێ ئەوە ناخۆش ئەو بینێر بە ڕێزانش جا کە تامی ئەەکەی تا کە ئیبەی بۆ تامی بۆ دەمت هەر هاڵاوەکەی دیارە کەبابی وایە کەتیکەکە ئەبەی بۆ دەمت بۆنی زۆر ناخۆشە کەبابی بە بۆنی زۆر خۆش بێ هیوادارم فەرموو ئەوە ئێمە خۆش بەس پرسیارێک تۆ خۆت هەموو ڕۆژێک لێ خۆیان جار کەوتووە لێ بێزار دڵنیا بە لەوەی کە ئەم برایەت ئەم مامەیەت ڕۆژ نییە لە مەطعەمە کەباب نەخۆ ئەگەر تێستێکی بچووکیش بێ بسم الله زۆر سپاس دەکەین سپاسی ستافەکە دەکەین ڕازێتمان نای خۆشحاڵ بووی کە لە خزمەتێوەدا ئێمە کەبابەکەمانە خۆین و ئێوە بەجێ هێڵین وەدانی هەموو لایسان ڕەنگا و ڕەنگ بێ و بتوان چێش لە تامی کەباب بین و ئەگەر تاقیتان نەکردوتەوە لە سلێمانی دارێک هاتنێرە دەم جۆرە کەبابات تاقیت کرد